بەڕێزان سڵاوتان لێبێت لە واشنگتنی دەمەوێت لێرە لە گۆشەنیگا و تێڕوانەی کوردەوە باز لە ئیدارەی نوێی دۆناڵد ترامپ بکەین پێویست بە کورد لە باشوور لە ڕۆژهەڵات لە باکوور لە ڕۆژاوا لێرە میوانداری بەڕێز ئاسۆجەبات نووسەر و ڕۆژنامە نووسمان کرد و کاک ئاسۆ سپاس بۆی کات سپاس بەکارمێن سپاس هاتەکەم زۆر گرە لەسەرەوە کرێت ئیدارەی نوێی دۆناڵد ترامپ تون دەبێت بەنسبەت ئێرانەوە بەنمونە هەندێک دەڵێ بەنسبەت عێراق شەوتون دەبێت چونکە هەژمونی ئێران لەسەر عێراق ئەڵێن کاریگەری زۆرە بێت لەسەری تۆ لە ئەمریکای ژیت ژیان لێرە بەرێکەوتن تێ لەگەڵ بەشێک لەوانەی لە سوڵتەیان بەشێک لەوانەی شیکارەوەن ئەین تێڕوانینی ئێوە لەبەری لێرن ئەچی دەبێت جیاواز بێ لەگەڵ کەسێک کە لە دوورەوە شکی نوێی بۆکە فەرمە هەڵبەت زۆر سپاس بۆ سیارە زۆر گرنگە یەکێک لەو حاڵەتە هەرە گرنگانی کە من دایما سەیرە سەرەکەمەوەی ئەوەیە کە کورد هەمیشە پێی وایە قوربانیە ئەنجا ئەم عقلێتە قوربانی بوونە کە پێی وایە ئەبێ وڵاتانی دنیا یاریچی بن وەکو ئەمنی با وڵاتە زرهێزەکانی دنیا و ئەوروپا ومانە ئەنجا ئەم عقلێتە قوربانی بوونە بۆی لەوە دەست پێەکەم لەگەڵ ترامپا ناخوا لەوانەیە تا ئێساکە لەگەڵ دیموکراتەکانە خوا دبێتی و بەزەی و ئێمە کوردین و شەڕمان کردو و ئێمە بەقەوەتین و شەڕی داعشمان کردو و کۆمەڵشمان کردو و ئەلفالمان بەسەرا هاتووە و چیمایمان بەسەرا هاتووە ئەمە لەوانێت تا ئێساکە خواردبێتی بەڵام لەم هینەیە لەم کاتەیە کە ترامپ هاتۆتە سەر بکم ڕەنگە ئەمە نەخوارد بۆچی ناخوارد لەبەرەوەی کە ترامپ بیرکردنەوەیشی جیاوازی هەیە پێی وایە بەرژەوەندی ئێمە ئەبەستێفەوە جیهانەوە چەند کەس لەگەڵ ئێمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بەرژەوەندی ئابوووریەوە لە ڕووی بەرژەوەندی نەوتەوە لە ڕووی بەرژەوەندی وزەوە ئەم وڵاتانە ئەبنە دۆستی ئێمە و هاوکات ناتوانانی تۆ بەو هەموو گەندەڵیەوە بۆ داسیەوەکەم ناتوانین بۆ هەموو گەندەڵیەوە پێ دووا بێ ئەتوانیت کە پەیوەندێکی بەهێز دروستکەیرانی ئەمریکا ناوێت دۆستێکی گەندەڵ و ترساشی هەبێ لە ناوچەکە و ناشێوێت دۆستێکی هەبێ پێیەکی لە تووشیا بێت و پێیەکی لە ئێران بێت و پێیەکیشی لای ئەمریکەکان بێت دۆستێکی هەبێ ڕاست بۆ ڕەوان بڵێ کاکە من دۆسی ئەمریکام بە تەواوەتی من دۆسی ئەمریکام ئەمریکاش بە دوای ئەو دۆستایەگەمێ لە هەمووی گرنگترە زانی چییە کورد لۆبی نییە لە ئەمریکا لابی ئەبیشەوە لۆبین تۆ نەراەتیمە هەیە لێرە هیچی ئەمووی کە ئێستاکە هیچیان نتوانانی بکەن بۆ حیزبیشان کرد بۆ پاتی بۆ خۆیشی گدەیشی بۆ خۆیشی کرد حیزبەکانی بۆ خۆیشان کرد بەس بۆ کورد ئیشان نێکردو تا ئێستاکە بە هیچ شێوەیەکەوە نەک من چەند ساڵە لێرەم خەڵکێکی زۆر ئاگاداری و ئەمریکەکانی شاگەیوانی باڵام کورد وەکو نیشبینەتەوە وەکو تێژمەرگە کورد وەکو مرۆڤ وەکو ئینسان وەکو هێزێکی شارستانی لە ناوچەکەیە کە ناوباگێکی جوانی هەبە تا ئێساکە توانیوێتی هەڵبڕی داعش بێتەوە توانیوێتی شەڕی گەورە بکە توانیوێتی کلتورێکی جوانی هەیە کەڵچەرێکی جوانی هەموو شتانە وا لە هەموو شتی گرنگتر کە ئەمریکەکان زۆر باوەڕیان تێ هەیە مەسەلەی هینە مەسەلەی ئاشتەوایی ئاینی و ئاشتەوایی کولتوریە کە زۆر گرنگە لەناو کووردە ئەمە هەیە و هاوکات لە نێوان کورد جوگرافیای کوردستان لە نێوان چیە لە ناو ڕاست لەناو دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وە تاکە دۆسی ئەمریکاشە بەڵام کورد خۆی بۆ خۆی بەڕاستی من دایمەوتمە تو بۆ خۆی نەکبەتە نەکبەتەکەی لە چیە لەبری ئەوەی دەست درێژکە بۆ نمونە بۆ ئەمریکیەکان دەست درێژەکان بۆ ئێران لەبەری دەست درێژکە بۆ ئەمریکیەکان کە چەندی ساڵایانێ ئابووری کوردستان و بۆ نمونە هیکەر ئەو بکەن بەڵام دەست درێژ ناکە بۆ ئەمریکا دەست درێژەکە بۆ ئێران بۆ تورکیا عقدی گەورە گەورە لەگەڵ تورکیا کە عقدی گەورە گەورە لەگەڵ شوێنی تاکە لەگەڵ چاینە لەگەڵ شوێن ئیش زۆر شوێنی چە بگرە لەگەڵ رووسیا شام شتانیان هەیە بەڵام ئەم ئیدارە تازەیە گەڕێم بۆ پرسیارەکەت ئەم ئیدارە تازەیە ڕاست دۆستایەتێکی زۆر بەهێزیان هەیە لەگەڵ کوردە بە تایبەتی کوردی بلەی هەرێمی کوردستان و کوردی ڕۆژاواش و کوردی ڕۆژهەڵاتیش و کوردی باکووریش من ئاگام لەوە هەیە لەگەڵ کوردی باکووریش پەیوەندێکی زۆر بەقەوەتیان هەیە بەڵام ئەمە تا چەند ئەگاتە ئەوەی تا چەند کورد لە ئاستی ئەو پەیوەندی دیبلۆماسی و ئەو پەیوەندی شارستانی لەگەڵ ئەمریکایە تا چەند کورد ئامادەیە وەزیرەکانی بەگوێ بباتە ناو پەرلەمانەوە و ناوهینەوە بڵێ کاکە تۆ ناتوانانی گەندەڵی تێک تا چەند ئەتوانێت گەندەڵی چارەسەکە تا چەند ئەتوانێت
ڕۆژنامە نووس دەکوژێ لە کوردستانە یەکێک لە شتە هەرە گرنگەکان کە ئەمریکا زۆر تمایی پێەیە کە من هەموو ساڵان و شەشمان جارێ هەموو ڕاپۆرتەکانی وەزارەتی دەرەوەم پێگات چییە مەسەلەی ئازادی ڕادەڕوین و ئازادی ڕۆژنامەگەریە لە کوردستانە کە بەڕاستی لە حاڵێکی زۆر خراپەیان چەند ساڵی پێش بێ ڕەنگە ئەم دۆخە هێشتنەوەی ئەم دۆخە لەگەڵ دیموکراتەکانە خواردبێتی کە ئێستاگە بەڵام لەگەڵ ترامپە بڕوا ناکەم بخوا چکە بۆ ترامپ ئەتوانێت هەمووی بەکاربێنێ یعنی ئیداری ترامپ بەتوانێت بڵێ ئەڵێ تۆ گەندەڵی ئازادی ڕۆژنامەگەری پێشە دەکەی دەچێت پێ بۆ هەمی ئازادی ڕۆژنامەگەری ئازادی مافی مرۆڤ ئەمانە هەمووی تێشە دەکەی بە کەمای تۆ چۆن ببی بە دۆستی ئێمەیان و لە کاتێکە تۆ لە ڕووی سیاسیشەوە ناتوانانی بی بە دۆستی ئێمە کە تۆ بە بەردەوامی پەیوەندێکی بەهێزت هەیە لەگەڵ ئێرانە پەیوەندیشی زۆر ترسناکیشت کەواتە ئەمەی کە ئەگوترێت ئەم گۆڕانکاری سووریا جار هەر لە عێراق و کوردستان بمێنینەوە دێتە عێراقیش ئەمە لە مەسلحەتی کورد دەبێت ئەگەر بەم پیاوەری ئێستا تەعاملی کردبێت یان هەبێ خۆی بگۆڕێ بە تایبەتی وڵی ئەگەر من یەک قسەم هەیە بە جددی من کاتی خۆشی قسەم زۆر لەسەر ئەوکە ئەگەر کورد وەکو حکوومەت بەتایبەتی حکوومەتی تەرین ئەگەر خۆی نەدۆڵێ بەس بە باسی حکوومەتی هەریم ئەگەر خۆی نەگۆڕێ لە ڕووی مەسەلی گەندەڵمیەوە بۆ نمونە لە ڕووی ئەوەی کە خۆی نبینێ بە سوالکەر ترامپ ڕەنگە جۆ بایدن ئاسایی بێ بەلایەوە خەڵک بدینێ سوالکەرە و یارمەتی بە جۆی ئەو دیموکراتەکان بە بکرە بەڵا لە کۆناغی کۆماریەکانە شتێک نییە تۆ سوال کردیت و من یارمەتی بوو ئەبێت تۆ هێزمی ئەبێت تۆ بزانی چی دەکەیت تۆ پلانت هەبێت کوا ئەو پلانە استراتیژیانێک لە کوردستانە بۆ بنبڕکردنی گەندەڵی بۆ چارەسەکردنی ئاو چارەسەکردنی کارەبا شێشەی نەوت لە هەرێمی کوردستانە کە تا ئێستاکە ساغ نەبووتەوە نەوت بەهینە بەنەگەرەوە سەیری بەتانکات بەدەکەری بنەوە ئەم راپۆرتانە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و لە وەزارەتی خەزەری ئەمریکا هەیە کە ئەمان نەوت بە تەنکەرە بەنە دەرەوە یعنی ئەمە ڕەنگۆ لە وەدیندر هەم بوو کە دۆلار دەچێتە ئێران لە سلێمانی هەموو شتا پەیوەندی وەختی خۆی پەیوەندیان لەگەڵ داعشی و نازانم چی و هەموو شتانە ئەمە هەمی بە راپۆرت لە وەزارەتی خەزانی ئەمریکا و وەزارەتی دارایی هەیە ئەم بارودۆخە تا ئێساکە گە خواردبێتی ئەگەر خۆی نەگۆڕی حکوومەتی هەرێم بە تایبەتی پەپونکەریم بەڕاستی زەرێکی زۆر گەوراکە لە گیدارەیە ترامپ بەورە قسەکە بەڵام ترامپ قسەیەکی زۆر مهم هەیە بۆ ترامپ بڕیارەکانی هینە بڕیارەکانی زای چۆنە لە پڕەکایە لەوانەیە لە پڕێکا دۆستێکی هەمیشەی بەهێز بێکەوە بەڵام لە شەو ڕۆژەکە لەوانەیە دۆستن بە چادۆرەی خۆیان دەرەکەوێت ئەوەنی کە لەگەڵ یا بوو نەماوت بەس پرسیارێکی تر ئێستا ئەوەی کە لە بینی کورد و ئەمریکیەکانە هەیە پەیوەندی یەکردنی هێزەکانی پێشمەرگەیە هێزەکانی هەفتا و هەشتا ئەزانی هاوکەمانن بێئومێد بوون لەم پرۆسەیە ئەو پرسیارە زۆر بێئومێد بوون لەم پرۆسەیە لە ساڵی 2014ەوە هەموو مانگێک 20 ملیۆن دۆلارێن بە هێزەکانی پێشمەرگە کە بەپێی بەرزی نرخی دۆلار نزیکی 30 ملیار دینارەکە ماست ئێستا پارەکە کەم بۆ 15 ملیۆن دۆلار بەس موچە نییە ئەوکو هاوکاری ئایانەنێ یەک دەرفەتیاونەتێت تا 2026 شتێک نەمێنێ بناوی هێزی هەفتا هەشتا هەمین ببێ بە هێزی پێشمەرگەی کوردستانە ئەگەر هێزی پێشمەرگە ئەمەنەکات ئەکەدیچێتی پارتی ئەمانەکان دەستیان بەست پرسیار زۆر جوان زۆر دەمێک لەمەوبەر دەست باوەڕەکەی کۆبوونەوەیشی تایبەتم هەبوو لەگەڵ وەزارەتی دەرەوەیە دەگەڵ پۆمەڵێک ئین خۆیانە ڕاگەزکای لە خۆیانین و تەلی لەسانی کە پەیوەندیان بە بڵاتنەوەسەوە هەمیشە پرسیارەکەن بۆچی هێزی پێشمەرگەیە میاگرێت بۆ ناپوانم هێزی پێرۆریە هەڵبەت دنیای گوڵام و دنیای شتێ لەسەر ئەوی کامانەوە یەکتێک کە بۆڵاکەن و دنیاشت هەیە بەداخەوە هیچ معقول نییە بۆ ئەم دی هێزە یەک ناگەن و ناچێ بە مێشی ئەمریشەکانە و ناچێ بە مێش و هاوپەیمانانە بۆ ئەم دوو هێزە لە جوگرافیایشی زۆر بچووکان ناتوانن دەیەکۆ بژی ئەمە بۆ خۆیانجی پرسیار و ترسناکیشە من لێرەوە ئەڵێم بەڕاستی لە تەلەڤیزۆنەکەی ئەوڵ هێزی پێشمەرگە یەک نەگرێ هەتا و کۆمەڵێن هێزانی هەیە و ئەم هێزە چەک بەدەستانی کە لە ناو حیزبەکانی شاهانی یەک نەگرن بە دڵنیاییەوە نە ئەمریکا نەهێزی هاوپەیمانان بە هیچ شێوەیانەتیانەیە چکە ئەمان چاوەڕێی ئەواکەن هەنگاوێکی پۆزتیڤانە و ئەرێنیانە بنێن بۆ چارەسەرکردنی مەسەلەی هێزی پێشمەرگە چکە پەربڵاوی هێزی پێشمەرگە دایمە ترسی ئەویان لا دروستەکە ئەم دوانە ڕۆژێ لە ڕۆژان لەوانەیە حاڵەتێک دروستکەن شەڕی ناخۆ دروستکەنەوە ڕۆژێ لە ڕۆژان هێزێک لە هێزەکانی دەرەوەی کوردستان
ڕایان کێشت و بیان کڕی و چۆن جاران کڕیانن ئەتپانجایکی بیان کردەوە زۆر بە ئاسانیە لەبەرەوە هێزی هاوپەیمانان کە بودجەیەکی زۆر گەوران لەبەر بەسایە و ئەمریکا بودجێکی زۆر گەوری لەبەر بەسە ئەگەر کورد عاقڵ بێ زۆر بە ئاسانی ئەتوانێت هێزی پێشمەرگە یەک خات و سوود لەو بودجە جیهانی وەربگرێ کە پێشمەرگە بەشێکە لە هێزی هاوپەیمانجی ئەمریکا بۆیە پارەیاوە لەبەروی پێشمەرگە شەڕی داعشی کردەوە ئێستا کە شەڕی داعش نەماوە بۆ دەزانین ترامپ ئەوێت ئیکۆنۆمی ئابووری وڵاتەکەی بێسکە چاوی لەسەر ناوخۆی تا دەرەوە ئەگەر پارەی با بە کورد بیا بە هەر وڵاتێکی تر سوودەکەی نەیبێ بۆی یان هەدەفەکەی نەپێچێت بوون ئەمە هێزی پێشمەرگە یەک گرێتەوە کە هێزی پێشمەرگە یەک نەگرێتەوە بۆچی پارەی باتێ بەدڵێ ئەوە حاڵەتە هەرق خەتەرەکەیە کە کورد و شێبێ لەم ئیدارەیە چکە لەوانەیە لە سەردەمی بایدنە هەر هەوڵیان نابێ کورد ئاسایی بێ یەک بگرنەوەم هێزە نازانم کیلۆژرە بەڵام لە ئێستا لەوانەیە لە پڕێکە بە بڕیارێک بوترێ ئەگەر یەک نادیتەوە تەواو بوو هیچ بودجەیەکت نایم و یارمەتیشت نایم و حەقیش نییە بەسەرتەوە ئێستاکە ئەوەی حکوومەتی هەرێمی هێشتۆتەوە ئەو دۆستایەتە کۆنەیە کە لەگەڵ ئەمریکیەکانە هەمانە و لەگەڵ ئەوروپای هەمانە ئەگەر ئەو دۆستایەتە کۆنە نەمایە زۆر بە ئاسانی حکوومەتی هەرێم نامە شکە لە ڕووی گەندەڵیەوە حکوومەتی هەرێم قابلی ئەوە نیە بمێنێتەوە لە ڕووی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەریەوە پێشەکارەکانی ئەمەندە گەورەیە هەموو ساڵە لە راپۆرتی وزارەتی خارجی ئەمریکا بەشێکین لە پێشەکارەیە هین وا ئازاری حکوومەتی هەرێم سەرۆکی حکوومەتی هەرێم جوابی شوێنەوە جیۆگرەکەی و هەمیان جوابی ئێنەوە و ئازانن ئەم راپۆرتانی کە لە وەزارەتی دەرەوە دەرەچەکە من بەڕاستی زۆر بە وردی پرسیارمان لەکەن زۆر بە وردی ئیشی لەسەرەکان زۆر وردی ئیشی لەسەرەکان و ئەم راپۆرتانیان کە دەسەکەوێت راپۆرت خۆیان دەستیانەکەوێ ئەمە نییە من پێیان بڵێم یان تۆ پێیان بڵێ و پێ بڵێ نەخێم ئەم راپۆرتانە بە جدی پوان دەستیانەکەی خۆشیان ئیشانە سەر کردووە گرنگجی ئەم راپۆرتانە لەوایە کە لەوانێ ئەمان گرنج نەبێ بەلایەنم چەتی پارتی و حزبەکانی تو بەعام حکوومەتی هەرێم بەڵام گرنگجی و راپۆرتان لەوایە ئەڵێ کاکە تۆ پێشەکاری مافی مرۆڤ و پێشەکاری ئازادی ڕازەبڕین و گەندەڵی ئەەکەیت و ئەوە ئەەکەیت و ئەمە ئەەکەیت ومانە بەتەمای چۆن ببیوە دۆستی ئێمە من چۆن یاریتی بە ئەو کاتە تۆ نەک لە مەرحەلی سوالکەریەوە ئەگەیتە مەرحەلەیەکی تۆزێ باشتر بگرە خراپتر ئەگەیتە قۆناغێک کە هەموو شارە نووست وەستاوەتەوە لەسەر بڕیارێکی بۆ نمونە داناپەخ ئەم گۆڕانکارانی کە باسەکرێ بۆ نمی کە لە سوودیا ڕویا چاوی لەسەر عێراقا گۆڕانکارێکی وا ڕووبا لە مەسلحەتی کووردا ئەوە بەڕاستی نیمە بەڕاستی کوردستان بە تایبەتی هەرێمی کوردستان بەرگەی هیچ گۆڕانکاریی خێرا نابێت ئەگەر هەر گۆڕانکاریی خێرا لە عێراق بوو بە لەوانەیە بەو بادۆخی ئێستایی حکوومەتی هەرێمەوە کە نەتوانیوێتی خۆشەداریەوە نەموچە دابینەکەی نەپارەت هەیە نە بودجەت هەیە دنیا گەندەڵیت هەیە نوت بە تەنکەرە بیتە دەرەوە هەرێمی کوردستان ئابوووریکی باشمان نییە هێزی پێشمەرگەیەکە تومان نییە حکوڕانەکەمان هەیە سیاسی خۆیان گلەیان دەیە پەیوەندیمان لەگەڵ دەرەوە لە ئەساسی مؤسساتی نییە پەیوەندینەوەن ئەحزابەکان باش نییە چ بنەمایەکمان هەیە بژێرخانی ئابوووریەکەمانەوە ئەوە نەوتمان خەریکانی تۆ چەند ساڵە دەرهێنی بە دڵنیاییەوە کەس مامەڵەمان لەگەڵ ناکات ئێستا بوون دەبەروی ئێمە نەوتەکە ناین بە عێراق هیچ وڵاتێک تورکیا بەدەستی دوورەمەکرێت بە نیوە قیمەتیش هیچ ئەنی شتێکمان نییە ئەم کوردستانە بەهێزکە لە گۆڕانکاریە بەم دۆخۆ بەرگەی چێکریم من لە باوەڕێم هەر گۆڕانکاریەک ڕووبا لە بەرەوەی کورت هەر بێت ئامادەنیە وەکو چۆن لە 16 ئۆکتۆبر و کۆمەڵێ کاتی ڕێفراندۆمەکە چێ ڕۆیە من لە باوەڕێم زۆر خراپتە بۆیە زۆر خراپتە بۆیە لە بەرەوەی کورد ئامادەنیە و لەبەر بەرژەوەندی حیزبەکانی خۆی بەرژەوەندی نیشتمانی پێشەر کردووە و نەک حسابی لێناکە بۆ بەرژەوەندی نیشتمانی بەداخەوە و ئەمریکا ئەوێ تۆ وەکو ئینسانێک یان وەکو نەتەوەیەک بەرژەوەندی نیشتمانی خۆت هەبێ بزانی چی ئەەکەی لە ڕووی ئابوونیەوە ژێرخانێکی ئابووری ئەو تۆ بەهێزت هەبێت کە ئەسوانە بیکە حکوومەت هێرێم زۆر بە ئاسانی توانێت ژێرخانێکی ئابووری بەهێزی هەبێ ئەگەر گەندەڵی نەبێ حکوومەت هێرێم ئەتوانێت ژێرخانێکی سیاسی زۆر بەهێزی هەبێ ئەگەر مؤسساتی بۆ کۆتۆ باسیەکەی مؤسساتی نییە باکە هەچ کەسە بۆسی پۆچە بۆ توش حەق بکات لەگەڵ ئەردۆغان نازانی تو چی یعنی تۆ حکوومەتی یان بابزانم حیزبی یان چی هەموو ئەمانە یان لەگەڵ ئێرانە ئەم پەیوەندیانە تا چەند ئەتوانێت تۆ بهێڵێتەوە لە کاتێکا تۆ باشترین دۆست لە جیهانە ئەمریکا ئەوروپایە باشترین دۆست لە جیهانە عێراقە ئێستاکە لە کاتێکە عێراق فریای
موچە خۆران کەوتووە لە بەڵێ مامۆش لە عێراقەوە دێت یعنی تۆ ئێستاکە ئەمریکا لەوانەیە ئێسابی لەوە کاتەوە بڵێت تۆ تازە تۆ چیت هەیە من پەیوەندی لەگەڵا دروستکەم لە کاتێککە هەموو شتەکانە لەجێر دەستی عێراقەیە. خاڵێکی تریش ئەوەی کە ئەمریکا مانی مامەڵەی ئەمریکا لەگەڵ دۆخەکە ئاگۆڕێ ئەمریکا ئێستا تعامل لەگەڵ جۆلانیە کە ئەحمەد شەڕەکە ئێستا کە پێشتر ناهێنە لیستی تیۆرە هەبووە ئێستا مامەڵەی لەگەڵەکە ئەم سزاکەی لەسەر لە عێراقەکە کەواتە یعنی دۆخێکی ئاوا کە دێتە پێشەوە ئێمە ئێستا بافچینە سەر ڕۆژاوای کوردستان. ڕۆژاوای کوردستان هەڵپەیمانی ئەمریکایە بۆ شەڕی داعش ئەمریکاش هەڕەڵێت لەو چوارچێوە هەربەتیتە دەناس. پێت وایە ئەم ئیدارەی نوێی دۆناڵد ترەمپ بتوانێت داعمێکیان باشکە بە تایبەتی وەزیری دەرەوە کە بۆ چوونەکانی پێشووی زۆر لە مەسلحەتی ڕۆژاوایە. بەتاکی ئێستاکە میسم باسی ئەوکەم چینە سەر ڕۆژاوە لەبەر وەزیری دەرەوە ئێستای وەزیری دەرەوەشکە دەپیدار ناسەم دایرا هەڵبەت پەیوەندیەکی زۆر بەهێزی هەیە لەگەڵ ڕۆژاوایە ئەنگا زۆمێنەوە بەجددیش گرنگە بەلایەن زۆر گرنگە بەلایانی چکە ئەو هێزەی کە ئەمریکا ئەلێوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بتوانێت بە جددی شەڕی بۆ نمونە تیۆرکە و شەڕی بۆ نمونە ببێتە دۆستێکی هەمیشەی بەهێز کە متوانێت کە بەخشن پێزەکانی ڕۆژاوان پێزەکانی حەسەدە و یەپەکە و یەپەژە و ئەمانن لە بە تایبەتی لە سریایە لەبەرەوە بڕوا ناکەم بە هیچ شێوەیەک ئەمریکا و هاوپەیمانیش دەستبەرداری هێزەکانی ڕۆژاوە بن بە تایبەتی حەسەبە و یەپەکە و یەپەژەوەمانە هەرچەند دفشا لەلایەک و ئێران لەلایەک ئەفسان بەڵام بارودۆخەکە وا گۆڕاوە ئێستاکە ئێران لە دەرەوەی یاریەکەیە بە پاوەتی لە سووریا لە دەرەوەی یاریەکەیە بەس تووشاماوەتەوە تووشە ئەگەر تووچاش فرای خۆی نەکەوێت لەوانەیە زۆر چکە هەڕەشەکانی ئەمجاری ترامپ لەسەر تووچە قورسە خۆراکەوێتەوە دەست ئەم جارە ئەگەر وا بێت کورد لە سووریا کوردی ڕۆژاوا بۆ یەک و کوردی باشووری لێنێت پێویستی بەوەی لێرە لۆبی هەبێت ئەوەندەی من زانی بێتم تورکیا لە ئیدارەی نوێی دۆناڵد با لۆبیێکی زۆر بەقوتی کردووە بەڵام ڕۆژاوا لۆبیەکەی لاوازە کوردی ڕۆژاوا لێرە زۆر کەمن هەرچەند بەکەنی خۆشیانەوە بەڵام لەبەرەوەی ئەو شەڕە گەورەیان کرد دژی داعش هاوکات کوبانی بوو بە سمبڵێکی گەورەی زوبری ئەمریکیەکان کاڵی کوبانی ئەزانە بوو بۆ سمبڵێکی گەورەی بۆ هەموو عالەم و بۆ ئەمریکیان ژۆتایەتی زۆر گرنگ بوو بەلایەوە ئەمە بوو بە لۆبیێکی زۆر گەڵ بۆ کوردی ڕۆژاوا بۆ لە ئەمریکا ئەمە زۆر گرنگ بوو هەڵبەت لەبەر کوردی ڕۆژاوا کە من لێرە من ئاگادارم لە ئەوروپا و ئەهاتن بۆرە لۆڤیتن لەگەڵ کۆنگرەسمانەتانە چەندجار شوندەکەڵان دانیشتون ئەمە هەبووە بەڵام ئەم لۆبیە هەموو کورد لۆبیەکی بەڕاستی بەهێزی نییە بەداخەوە هەرچەند خۆی کورد بەبێ لۆبی دۆستێکی زۆر بەقەوەتی دێک ئەمریکایە دۆستێکی زۆر بەقەوەتیش ئەیروپایە بەڵام ئەکرێ خۆی کورد خۆی خۆکات و ئەگەر یەک غەڵەت بەڕاستی بۆ نمونە ڕۆژاوا ئەگەر غەڵەتێک کا لەم باری دۆخەیە لەوانەیە ئەمریکانە دەست بە یان بۆ نێنە بەڵام تا ئێستا کە غەڵەتی وای نەکردو کە بتوانێت ئەمریکا دەست بە لەبەرەوەی لە کاتی سەردەمی کە ئەسەد مابوو کەڵەت جوان نەکرا کە ئەمریکا لە دەست بن بەڵام ئیداری ترامپیش ئیدارەیەکە لەوانەیە لە پڕێکا بڕیاری کتوپڕ بە ئەبێ کورد لە هەر شوای پارچەکە خۆی ئامادەکە بەڕاستی خۆی ئامادەکە بۆ هەر بڕیاری کتوپڕ خۆی بۆ خۆی لەڕووی ئیکتیفای زاتیەوە لە ڕێی قوتی ناوخۆی و قوتی خۆماڵی خۆیەوە وا بەهێز بێ کە توانێت ئەوە هەبێت چۆن بەرگەی ئەوە بگرێ ئەگەر بڕیاریی کتوپڕ درا شۆن ڕوو بەڕێوە بێت ئێستا بۆ نمونە ڕۆژهەڵات ئەگەر لە ڕۆژاوا بێنە سەر ڕۆژهەڵات ئەمریکا زۆر بەلایەوە گرنگە و ئیدارەکەی تەنفی زۆر بەلایەوە گرنگە کە پەیوەندیی بەهێزە بێ لەگە کوردی بەتەڵاتە بەڵام کوردی ڕۆژهەڵات بەبوونی پارچە بوونی هێزەکانیانەوە یەکتەنی گەیشتنی هێزەکان لە یەکتری و نەبوونی ڕوئایەکی تەواوەتی بۆ هەمان دەیەکەوە ڕوئایەکی تەواوەتیان هەبێ وای کردووە کە نازانێت ماوەڵی شاکەی یعنی بۆ ئەم حاڵەتە هەموو گرفتەکە من و باوەڕێن پەیوەندی هەمان نەخۆشی باشوورە هەمان نەخۆشی باشوور ڕۆژهەڵاتش گرتەوە بەداخەوە ئەو خەریکە سەرکەشە بۆ ڕۆژاواش بەڵام ئەبێت ماوەڵێکی حەچیمانی لەگەڵ تەماتی بیانی بەتایبەتی مەزمەهوی خۆی خاڵێکی تر هەیە ئەمەوی کە بە خاڵی کۆتایی کاگاسەوە ئێمە پەنا بۆ ئەمریکا بین پەنا بۆ هەموو وڵاتێکە بین پەناکەمان چییە ئەڵێن وەرن بەرگریمان لێ بکەن هاوپەیمانمان بین لەگەڵمان بن بەڵام نمونەیەکە بۆ باسەکەم لەم چەند ساڵانی کۆتاییان دیقەت بە ئەزانی حزبەکانی ڕۆژهەڵات لە باشووری کوردستان لە شوێنەکانی خوان دەرکان خواتە کەمپ
مەساحەی چالاکی بۆ حزبەکانی ڕۆژئاوا زۆر هەر هین باکوور نەماوە نەم. لە ڕۆژئاواکە هیچ. یعنی ئێمە پارچەیەکمانی ناوی باشووری کوردستانە بە بیانووی پاراستنی ئەمنیەتی باشوور چالاکی لە ڕۆژئاڵات لە ڕۆژئاوا لە باکوور لەناو باشوورە قەدەغەکراوە. یعنی ئێمە کە داوا لە دەرەوەکەین هاوکارمان بە بەڵام لە ڕاستیە پارچەکانی کوردستان خۆشیان و کارێکتین باو لەوری سوڵتەوە وایە ئەم خاڵە ڤاتچێ لەسەری مەبەستە دەوەیە زەختێکی زۆر لەسەر حزبەکانی ڕۆژهەڵاتێ لە کوردستان لە هەرێمی کوردستان چالاکی نەکەن. چالاکی چییە خۆوانیان نەکردووە بۆن لە زرگێزەڵا لە کۆیە هەمویان لەوێ نەماوە خاڵتە کەمپێکی کە ئەوێ ناڕازێ یەکێک لە هەرە گرفتە خراپەکانی کە هەمومان بەڕاستی بۆتە جێ شەرمەزاریمان نەزانینێ ئەوەی من ئاگادار بم بەڕاستی نەکرد چالاکی و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە کوردستانی خۆمانە لە هەرێما قەدەغفراوە بگرێ خەڵکە کەشی تا ئێساکە مافیمانەوەیان بەدەست یانی زۆر زەحمەت بۆ مەڤڵەوەیان وان لێ هاتووە ڕۆژی لە ڕۆژان ئێران ئەگەر بڕیارێک با لەگەڵ ئیچێتی و پارتیان ڕێبکەوە یان لەگە حکومەتی هەرێمان ڕێبکەوێ هەمیان بگەڕێنەوە بۆ ئێران نەزانی ئەمەندە خەتەرە دای ئەمەندە حاڵدێکی ناتەندروست دروست بۆ ئێستا لەم وڵاتەیە کە چەند وڵاتێکی زەحمەکە ئەمریکا مانەوەتیایە دوای کە ساڵ ئەدیتە هاوڵاتی دامیکەیە من هاوڕێم هەیە چەندین هاوڕێ ڕۆژهەڵاتیم هەیە 20 ساڵ زیاترە لە سلێمانی دانیشە بەتوانە بونەرمەند خەڵکی ئازیز خەڵکی تێگەشت و خزمەتی ئەو شاریان کردو خزمەتی کوردستانیان کردو کاسە نێتوە نەک ببن بە هاوڵاتم ببن بە پەنابەریشی ئاسایی ئەمە بۆ خۆی یەکێکە لە گرفتە هەرە گەورەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە ئەمەش وای کردووە کە هێزەکانی ڕۆژهەڵاتیش بۆ نمونە هێزەکانی ڕۆژهەڵاتیش لە بەردەم بەرداشتێکی زۆر گەورەیە بن کە هیچ حکومەتی هەرێمە یەکیان ئێرانە یەکیان وڵاتانی جیهانە بەڵام مەگەر گۆڕانکاری ئەگەر ئێرانە دروست ببێ خۆ ئامادەکاریی ئەو تۆ هەبێ بۆی کۆنێک ئەو گۆڕانکاریە کورد بتوانێت سوودی وەربێ لە ڕۆژهەڵاتە لەبەروی من پێم وایە لە ڕۆژهەڵاتی کوردستانە خەڵکەکەی کوردانی ڕۆژهەڵات زۆر هۆشیارترن لە حیزبەکانە یەتەکە لەوایە هۆشیارتر و عاقڵتر و داناتر و ناڕازیترن و یەکگرتووترن لە حیزبەکانی کوردەکان کە حیانە بەداخەوە شتێک ماوە واسی پێێنێک من بیرم چ بێمە ئەگە شتێک وایە زۆر سواز دەکەم بەڵام بڵەخەوەمەوەزانی بەڕاست سفر باشن ترا ساوەڕ زۆر سەردە سپاس دەکەم زۆر بەخێر دەمە هیوادارم ئاخرشتی من ئەوەیە هەرێمی کوردستان ئەگەر بەو سیاسەتەی ئێستاە بڕوا بەڕاستی گەورەترین زەرەکە لە ئیداری چامپا وەبی گەورەترین زەرەکە لە ئەوەی کە لەگەڵ جیهانە پێنگۆدەشی بەهێز دروستکە لەسەر مەسەرەی گەندەڵی و ئازادی ڕۆژنامەگەری کە ئەم راپۆرتانە بە بەردەوانی لە راپۆرتیان لەسەر درێ بەداخەوە ئەماوە و مەسەرەی نردنی نەوت بە تەنکەر و نازانم ئەم شتانە لە هەموو دنیا نەماوە ناین تۆ ئەگەر ئەم شتانە چارەسەر نەکەی ناتوانین ببی بە دۆستی وڵاتێکی دەوری و ئەمریکا و ناشتوان بە دۆستی وڵاتانی جیهان بە تایبەتی وڵاتانی لە ئەوروپا و ناشتوانی پەیوەندێکی بەهێزی شارستانی و سیاسی دروستکردە عێراقا لەبەرەوەی تۆ خەڵکی گەندەڵی کاکە ئەو چیەکێ سپاس کاگاسۆ زۆر کاتمان گرتی سپاس دەکەم بیش هەدمەژەی سپاس دەکەم لەمەوەی